زیاتر لە نیوەی تەمەنی لە کاری جوتیاریدا بەسەر بردووە. ڕووبەرێکی زۆری زەویەکەی کردووە بە گەنم. ئێستا کێشەی کەمی دەرمانی کشت و کاڵی و دواتریش ساختکردنەوەی بەرەوبوومی دانەوێڵەکەی هەیە. مامەحمەد تەمەنی 67 ساڵ و ماوەی 50 ساڵە جوتیارە. وەک خۆی دەڵێت ماوەی چەند ساڵێکە ئەم کێشانە لە هەرێمی کوردستان برەویان سندووە. کێشەمانەیە هەر لە سایلۆوە هەر لە وەرگرتنەوە بڵێن ئێمە ئەم بە تایبەتی لەوانەیە بڵێن دۆلمێک 800 بۆ تەنەک و 200 کیلۆ گەرمی تیابێ. حکوومەت ئەو پەڕی لە 100 کیلۆ تا 150 کیلۆمان لێ وەرەگرێت. تۆش بەپێی ساڵانە ساڵی وایە 80 کیلۆشە، ساڵی وایە 180 کیلۆیە. تۆ لە دۆلمێکە تەنەک و 200 کیلۆ بێ ئەو 200شی لێ وەرگرتۆ تەنێک تەمێنێتەوە. تەنەکەی ئێمە نازانین چی لێ بکەین. هەر لەم ناوچەیەدا بە سەدان دۆنم زەوی دیکە کراون بە گەرم و جۆ جۆرەکانی دیکەی بەرامە کشت و کاڵەکان. خاوەنی کێڵگەکانیش هەمان گرفتیان هەیە. بەشێکی زۆری جوتیاران ماوەی چەندین ساڵە تەنها داواکاریان چارەسەرکردنی کێشەکانیانە لەلایەنە پەیوەندیدارەکان. ئەوان ئێستاش بە هەمان شێوە هەمان داواکاریان هەیە، بەڵام تاوەکو ئێستا بۆیان چارەسەر نەکرا و هیوادارن لە زووترین کاتدا کێشەکانیان بە کۆتا بگات. ئێرە دیداری باڵیۆزخانەی ئیسپانیایە لە عێراق و ژووری بازرگانی پیشەسازی ئیسپانی عێراقی لەگەڵ 7 کۆمپانیای کشت و کاڵی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشە و گرفتەکانی کشت و کاڵ. Well, I think it's a great opportunity for the Spanish companies but also for the Kurdish companies. من پێم وایە ئەمە کارێکی گەورەیە بۆ کۆمپانیای ئیسپانەکان و پێویستە کار لەگەڵ کۆمپانیا کوردەکان بکرێت بۆ باشترکردنی سێکتەری کشت و کاڵی. دڵنیام بواری کشت و کاڵی لێرە دەتوانرێت بەرەو پێش ببرێت، چونکە ئاوی زۆری لێ و خاکەکەی بەپیتە بۆیە گرینگە کاری بۆ بکرێت. Food security in Iraq is the key thing. Also the water. پلان وایە ئەو تەکنەلۆژیانەی لە ئیسپانیا لە بواری کشت و کاڵدا بەکاردێنرێن بهێنرێن هەرێمی کوردستان و سوودیان لێوەربژیرێت. هەندێک گیرروگرفتمان هەیە لەسەر هەندێک لە پێداویستی کشت و کاڵی کە لە وڵاتی ئێمەیان نیە لە وڵاتانی ترا هەیە کە ئەمانە پێویستمان بۆیە کە ئەوان هاوکارمان بن لەوەی کە کۆمپانیاکانیان بێنە پارێزگای سلێمانی و بتوانن لە قلقەکانیان لێرە بکەنەوەی بۆی کە بتوانین بە ئاسانترین شێوە لە جاتیەوەی کە خاوەن پرۆژەیەک لە دەروی وڵات شتەکەی بۆیێت بێت لە ناو شارەکەی خۆمانە لە کۆمپانیایشی ئێرەی بکرێتەوە بەرهێنان بکەنەوە. بە پێوتی بەشداربووان ئەم دیدارە دەبێتە ڕێگە چارەیەک بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانی کشت و کاڵ و بەرەو پێشبردنیان و پشتگیریکردنی جوتیاران تا زیاتر بەرهەمی ناوخۆیی زیاد بکات و پلانی ژوایە لە داهاتوودا چەند دیدارێکی دیکەی هاوشێوە دەربارەی کێشەکانی کشت و کاڵ ئەنجام بدرێت. بڕوابادین کورسات نیوس، سلێمانی.